ماوەیەکی زۆر دەبێت لە ژنەکانی پەرلەمانی کوردستان راپۆرتی خۆیان لەبارەی پرۆژەی چاکسازی لە خانەنشینی و موچە و پلەباڵەکان تاو کردووە، بەڵام پەرلەمانی کوردستان دوای چەندین کۆبنەوە تا ئێستا نەیخستووەتە بەرنامەی کارەوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانش لە فراکسیۆنی سەوز دەڵێت گفتوگۆکردن لەسەر ئەو پرۆژەیە تەنها لەسەر ئامادەبوونی حکومەت ماوەتەوە بۆ پەسەندکردنی. پرۆژەی چاکسازی لە لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانی کوردستان کارەکانی تەواو بووە. لیژنەی یاسایی و لیژنەی دارایی راپۆرتی کۆتایی خۆمانمان ئامادە کردووە و واژۆشمان کردو و بەرزش کراوەتەوە بۆ سەرۆکایەتی و بۆ ئەوەی پەسەند بکرێوە و یاسا دەبێت حکومەت ئامادە ببێت و ئەگەر حکومەت خۆی ئامادە نەبێت لە پەرلەمان ئێمە پەسەندیشی بکەین دەتوانێت جێبەجێی نەکا چاوەڕێی حکومەتێکی. پرۆژە چاکسازیەکەی حکومەت جارێک لە پەرلەمان پەسەند کرا، بەڵام بۆ هۆی گلەیەکان گەڕاندرایەوە پەرلەمان. ئەندامێکی پەرلەمانی کوردستانش لە فراکسیۆنی زەر دەڵێت پەسەندکردنی ئەو پرۆژەیە پێویستی بە هەماهەنگی زیاتری نێوان حکومەت و پەرلەمان هەیە، چونکە لە یەک تێنەگەیشتن لە نێوان حکومەت و پەرلەمان هەیە لەسەر پرۆژەکە. هەندێک گوڕانکاری سەروی پرۆژە دەکردن بێک و هەماهەنگیت گەل حکوومەتی بکەن حکوومەتیش دیارە ڕای خۆی دایک و پێتیV ئامادەکاری و پتر دانیشتنە و هەروەسا ئامادەکاری سەروان مخترحت تازای پەرلەمانینە ژبەر هەندێک ئەس بینم نەبوونا یا هەماهەنگی مابین پەرلەمانی گەل حکوومەتێ بۆ ئەگەر هەندێک و دوێ جاریدا ئەف پرۆژە تەفاهم يعني پێویستە تەفاهمێک و ڕێکارێکە یا پێویست مابین حکوومەت و پەرلەمانی بێتەکردن کە ئەف پرۆژە بێتە پەسەندکردن. لیژنەکانی پەرلەمان لە ماوەی ڕابردوودا لە پرۆژە چاکسازیەکەدا بڕی 400,000 دیناری بۆ خاننشین جێگر کرد و مەسلەی دەرماڵەکانشی هێشتەوە بۆ حکومەت. نەهێشتنی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانشی کردە مەرج بۆ حکومەت دوای جێبەجێکردنی پرۆژەکە. داواش کراوە هەژماری بانکی بۆ سەرجەم فەرمانبەران بکرێتەوە و لە ڕێگەی ئەو ژمارە بانکیەوە قەرزەکانیان وەربگرنەوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.